ئێستادا کورتە فیلمی پەیکەرکە لە دەرهێنانی هونەرمەند بڕوا کامل ئەتار و لە نواندنی چەند ئاکتەرێکی شاری سلێمانیە لە ئێستادا کارەکانی تەواو بووە و بە نزیکانە نمایشەکەی بگومان قسە و باس ئەەکەم لەسەر فیلمەکە و کورتە فیلمەکە و ناوەڕۆکی فیلمەکە و لەسەر سەرجەم کارەکانی تری دەرهێنەر بڕوا کامل ئەتار بە ئامادەبوونی بەڕێزیان لە ئەستۆدیۆی کورسات مەگەزین بەخێراتی کاک بڕوا بەخێربی سەرچاو. زۆر سپاس. ئەمە چەندەمین کاری بەڕێستانە؟ پێشەکی زۆر سپاس بۆم دەرفەتە و پێم خۆشە هەر لێرە پرسە و سەرخۆشی خۆمە ڕاستێ و کارەساتی ئەمڕۆ ڕابگەێنم و توانم بڵم دڵمان لە ڕۆژهەڵاتە. سپاس بۆ جەنابیشتان. من بۆ کاری کورتە فیلم ئەتوانم بڵم ئەمە چوارەمین ئەزمونمە کە کاری کورتە فیلمەکەم کە تقریبا ماوەی 3 ساڵ بۆ 4 ساڵە بێ هیچ کارێکم نەکردو بۆ هۆی ئەو زروفەی کە بەسەر هەرێمی کوردستانە هاتوو لە ڕووی زەرێکیش هەبوو هەر بۆ کایە هونەریەکە نەمانتوانیەوە کاری تازە بکەین، بەڵام خۆشبەختانە لەم ساڵا توانیمان بەهۆی سپۆنسەرێکەوە کە توانیمان کارەکە بە ئەنجام بگەینین و بگەینە تەواوکردنی کارەکە. زۆر باشە. کارەکەت باز لە چیە کات و ئەگەر دیتێڵێکمان بێت؟ زۆر باشە. کارەکە بەرهەمی کوردستان دیالۆکە، ئەوان سپۆنسەری کارەکەیان بۆ کردوین و چەند شوێنێک هاوکارمان بوون وەکو کارگەی کەلتور کە بڵین بە کارگەی جگەرەکە ناسراوە بە سوپاسەوە ئەوان لۆکیشنەکان بەبێ بەرامبەر و هاوکاری بۆ دابین کردو توانیمانە لەوێ دیکۆر و کارەکانمان بکەین و ماوەی هەفتەیە خەریکی سەرقاڵی دیکۆر و ئەو کارانە بووین و ماوەی 2 ڕۆژی کاری وێنەگرتنمان بۆ ئەنجام داوە. وەلایەنی جێبەجێکردنی کورتە فیلمەکە میترا پرۆدەکشن هەستاوە بە جێبەجێکردنی کارەکە و لە ئەستۆی گرتووە. لە ئێستاە لە پۆست پرۆدەکشنە و پرۆدەکشن کاری تەواو بوو سەرقاڵی پۆست پرۆدەکشنی. زۆر باشە. چیرۆکی کورتە فیلمەکە باز لە چیەکە؟ چیرۆکەکانیش کێن؟ بەڵێ ئەکتەرەکان هاوڕێی ئەزیز و خۆشەویستم سۆما باپیر کە ئەکتەرێکی دیارە و دەرچووی زانکۆی سینەما بەش لە سلەیمانی و کە ئەکتەرێکی دیارە بەڕاستی ئەو کاری نواندنی کردووە و کاگرامان عەلی کە ئەکتەرێکی تازەیە و لە بوارەکە و هاتوۆتە مەیدان و دەوری سەرەکی لەگەڵ هاوشانی ئەو دوو بەڕێزەی تر ئاریاسی کوڕما کە ئەویش وەکو مناڵێک کە کارەکتەرە لەوە و لە کۆی گشتی کارەکە ئەو سێ ئەکتەر وەکو ئەکتەری دیارن، بەڵام بە سوپاسەوە کە بێ هەموو جارێ کارمانن یەکەی هەفتای پشتیوانی هێزی پشتیوانی دوو کە چەند پێشمەرگەیەکیان بۆ دابینکردن ئەوانش لەناو کارەکەیە بوونیان هەیە. بۆ چیرۆکی فیلمەکە حەز ناکەم بێتە سپێڵ و چکە دوجار لە فستیڤاڵەکانە هین بێت، بەڵام ئامانج و مەسجی کارەکەمان ئێمە کارەکەمان باز لە شەهیدبوونی کەسێکەکە کە لە خێزانێکە کەسێک شەهید دەکرێت ئیتر ئەو خێزانە ناتوانێت بگاتەوە زەمەنی پێش شەهیدبوونی باوکەکە، بەڵام لە عین کاتیشە گەڕانەوەی هیوە لە چاوی مناڵێکەوە ئێمە پیشانینەوە کە ئەکرێت بە شێوازێکی زۆر ساد و زۆر مناڵانە جارێکە هیوا بگێڕینەوە بۆ ئەو ماڵە. زۆر باشە. بێگومان ئەمانە بەشێکن لە دیمەنەکانی ناو فیلمەکەی تۆ. هەمیشە کە پرسیاری چیرۆک لە دەرهێنەر ئەەکەی ئێستا تۆ ناتەوێت باسی بکەی، بەڵام کاتێک کە لە دوای نمایشکردنی فیلمەکەت زۆر بە قوڵی باز لە چیرۆکە کاکەی و هەوڵی زۆر وردەکاری ناو چیرۆکەکەت باس بکەی، بەڵام کارەکەت کورتە فیلمە، کارێکی کورتە لە چەند دەقیقەیەک خۆی ئەبینێتەوە. قرس نییە چیرۆکێکی قوڵ یان مانایەکی قوڵ لە چەند دقیقەیەکە بگەێنیت؟ بێگومان من هەر بۆ نمونە ئەم شۆرت فیلمە کێشەم ئەوە بوو کە یەکەم جار کارم تیا کرد بۆ ئەوەندەم نووسی بوو کە نزیگە بووم و لە فیلمێکی تەواو و دوجار هاتووم جارێکە چەند جارێکە ئەبدەیتم کردوێتەوە تەنانەت چەند ڕۆژێکیش پێشەوەی کە بچینە پرۆدەکشن و پری پرۆدەکشن ئامادەکەین چەند دیمەنێکە بوو کە لە ناو بازاڕۆوانە جارێکە ئەومان هین کردوێتەوە بەڕاستی حەزف کردوێت و هەستمان کردووە زیاد چکە ئێمە هەستەکەم هەمومان حەزمان لەوەیە کە کارەکە زۆر جددی، بەڵام دوجار من هەموو جار خۆمە خەمە جێگەی متەلەقی کە ئەیبینێ ئەم دیمەنە ئەبینە ئەم دیمەنە ضرورە بۆ فیلمەکەی من یاخود ضرور نییە بۆ ئەو فیلمەتیایە بێت یاخودیانە بێت. زۆر جار حەزی دەرهێنەرە ئێوە هین کاتچکە بەداخۆ لێرە سیناریست و دەرهێنەر بەتابەتی لە شۆڕ فیلمای یەک کەسەکەمە شتێکی باش نییە بەڕاستی
ڕاستی من حەزەکەم من شۆرت فیلمی نووسینی هاوڕێکم کاریتیاکەم ئەوی منیش هاوڕێکم کاری دەرهێنانی بۆ بکات چکە تۆ بە دوو چاوە کارەکە هێنەبێت زۆر باشتر وەک لەوەی کە بە یەک چاوە بێت چکە هەموو جارێ بۆ ئێمە خۆمان کە سینناریۆکان نووسین دوجارە بێت جارێککە ببینەوە بەڕقی بە بەسەر و سینناریۆ کە زیادەی تیان نەبێ یاخود مبالغی تیان نەبێ یا شتێکی تیان نەبێ لە ڕتمی کارەکەمان دەرچێت بێگومان زۆر قورسە شۆرت فیلم کە لە ماوەیەکی کووردا نامەیەک و مەسجێکی تەواو بگەێنی بە جمهور. بۆچی بۆ خۆتان حەزەکەن هەمیشە سینناریۆی ئیشەکانتان خۆتان بینووسن؟ کوردەخان حەز نییە ئەمە لەبەرەوەی بەداخۆ منێڵم نووسەرمان نییە یعنی نەک هەل لە بواری کورتە فیلمە لە بواری مەسرحەکە خجەنابەت خۆت ئەزمونێکی باشت هەیە نیمانە لە بواری فیلمی درێژە لە بواری درامایە ئێمە نووسەرمان نییە نووسری درامە و فیلممان نییە یعنی ئەوەی کە هەیە بە زۆری خۆمان من بۆ منە بەش بە حاڵی خۆم قەت حەز ناکەم من بنووسم و توانای نووسینم ئەوەندە باش بێ کە فیلمێک بێنم بەڵام ئەگەر چاوەڕێی نووسەرکەم نووسەرمان نییە بەداخۆ ینی ئێمە دایم لە پرۆدەکشنە لە موڤا دایم بەختی ئەومەڵێن دەرهێنەرمان زۆرە و دیۆپیمان زۆرە بەڵام فۆکسپولەرە ئەمە نووسەرە ئەمە گافەر ئەمانەمان کەمە ئەم کادرانەمان گشتی کەمە چکە هەستەکەم دایم حەزمان لەو دوو پۆستی ئەمانە بگەین بۆ دوو پۆسە کە ماڵعیلم پۆسەکانی کە هەمویان گەورەی خۆیان و توانای خۆیان و جێپەنجەی خۆیان هەیە لە پرۆژەکەیە. زۆر باشە بۆچی هەمیشە کاتێک کە دەستێنە ئیشێک یان کاتێک کە کارە با بڵێن ئیشەکانتان کە دوا ئەکەوێت یەکێک لە با بڵێن هۆکارە هەرە گەورەکان نەبوونی سپۆنسەریان نەبوونی بودجەیە و زۆرێکیش لە گەنجەکان پەنا بۆ بەرەمهێنانی فیلمی کورت ئەدەن ئەمە هۆکارەکەی با بڵێن ئەوەیە کە ئەزمونتان کەمە یاخود ئەگەڕێتەوە بۆ نەبوونی بودجە کە تۆ ناچاری بە بودجەیەکی کەم شۆرت فیلمێک بەرهەم بهێنی. من هەر بۆ نمونە شۆرت فیلمەی من لە 2016 من کاری نووسینیم بۆ تەواو کردبوو وەکو سیزن بەڵام هیچ سپۆنسەرێکم نەبوو وەکو باسم کرد کە کوردستان دیالۆگ هاو ئەویش بە پێی توانای خۆی ڕێکخراوێت کە بە پێی توانای خۆی من لێرەوە ئەمێ سوپاسی کۆی ستافەکە بکەم کە لە 180 بۆ 90 ئەو ستافە خۆبەخش هاتوون ئەم کاریان کردووە یعنی هیچ بەرامبەرێکیان نەبووە کە شەو و ڕۆژ ئێمە پێنجی ئێوارە تەسوولمان کردو بۆ پێنجی بەیانی لە کارگەی کەلتور هەمووی بەبێ بەرامبەر هاتووە ئەم هاوکاری کردوین و چکە حەزێکیان نەبووە بۆ دروستکردنی فیلم و بینینی فیلم کە حەزیان کردو بێنە ناو بوارەکە و من لێرە چەند جارێک سواسیانەکەم کە کاری خۆیانیان زانی و تەنجان جار پیان و تومتیانم بەبەست کاری تۆ نییە کاری ئێمە شو ئێمە بە کۆمەڵ هەمومان ئەم فیلمە دروستەکەم کە سوپاسیانەکەم بێگومان گەورەترین کێشەی ئێمە ئەتوانم بڵێم بودجەیە لەوانەیە لەیەکە هەر لە یەکێ لە هاوڕەکانی ئێمە پرسیار بکەی پرۆژەت هەیە بەدەیان پرۆژەت بۆ ببژێرێ هەمووشی لە بودجەی جیاوازە کە پێ دەڵێ ئەمەم لەو بودجەیە جێبەجێکرا ئەمەم لە بودجەیە جێبەجێکرد من بۆ خودی خۆم بیرۆکەی سێ کورتە فیلم هەیە بەڵام یەکێکیان لەوانەیە هەر بێتە خەیاڵ قەت نەتوانم جێبەجێکم لەبەوەی ئەوەی کە بودجێتێکی زۆری پێویستە و بەداخەوە زەمانێک بوو بەڕێوەبەرایەتیەکانی سینەما و وەزارەتی ڕۆشنبیری بەڕاستی زۆر باش بوون یعنی دەستی هونەرمەندیانەگر بە تایبەتی لاوەکان هاوکارێکی باش بوون بۆەوەی کە فیلم بەرهەم بێنن تەنانەت لە دووهۆک و لە سلێمان و هەولێریش بە تایبەت لە دوو فیلمی درێژ زۆر باش بەرهەم ئەهات بەڵام ئەم ڕێژەیە چەند ساڵێکە لە دوایە توانم بڵێم ئەم بڕینی بودجەی هەرێم و ئەوانە ئیتر ئەو شتە لە وەزارەتی ڕۆشنبیری زۆر کەم بۆ تۆ ئەوەی کە هەستیشم پێکردو و لە ناو وەزعەکەیان کە بەڕێوەبەرایەتی گشتی سینەما چۆ سەر بە ڕۆبەرایەتێک هونەریەکانی تر ئەمە جارێکە بۆ بە کێشەکە کار لە سینەما وەکو حرمەتمێ بۆ هەموو کای هونەرەکانی کە ئەوەی خوا نەخواستە لایەکان بە مهمتر و گرنگتر بزانین بەڵام سینەما خۆی تایبەتمەندێتی خۆی هەیە ئەبێ پێویستی بە بەڕێوەبەرایەتێکی تایبەت هەبوو ئەو کات باشتر بوو بەڵام وردە کێشەکان بۆ هەرێک زۆرە لە هاوڕێیانمان بە فیلمی درێژە شۆرت فیلمە هەرێکێک بێت لەوانە کاریان هەیە بەڵام کادر هەیە ستاف هەیە بەڵام بەداخەوە سپۆنسەر نییە ینی من هەر دوێنێ بەداخەوە هاوڕەیەکی خۆمان لە کارگەی کەلتوری ئیتر بڕیاریە ئۆفیسەی کەوەری گرتبوو چۆڵیکا لەبەرەوەی زۆر هەوڵیا بۆ پەیداکردنی بودجە بۆ فیلمێکی درێژ کە نزیکەی 2 ساڵە سەرقاڵەتی قفڵی لێبات و بڕاتە بیخاتە سەر ڕەفەیەکە تا سپۆنسەرە ئەم کێشانە نەبوونی بودجە بە تایبەتی و نەبوونی یاخود پەیدا نەکردنی کادری پێویست بۆ بەرەمهێنانی فیلمێک تەسیری هەیە لەسەر کوالیتی فیلمەکە و لەسەر ئاستی فیلمەکە بێگومان
من بۆ خودی خۆم کە لە کۆمپانیا کارەکەم کاری ڕکلامیەکەم باشە من کاری ڕکلامیەکان کوالیتێکی زۆر باش زۆر بەتوانە کادری زۆر باش بە هۆکارێکی لەبەری بودجێتێکی باشم لەبەر دەسا لە کۆمپانیا بازرگانیەکەم وەرگرت و کارێکی پڕکوالیتی بۆ ئەەکەم و لە هەموو تیڤەکان و لە ئاستی وڵاتانی دراوسە کارەکەکەن ئێمە کێشەی کادرمان نییە. بەڵام کێشەی بودجەمان هەیە کە ئەو کادرە فەنیەش مافی خۆیەتی بە چەندین ساڵ گەیشتۆ بە مەزمونە ناتوانێت بە بودجێتێکی کەم کارمان بۆ بکات بۆیە لە کارە ڕکلامەکانە دام ئێمە کێشەمان نییە و بودجێتێکی باشمان هەیە دیکۆرێکی باش دروست دەکەین هەموو شتێک باشە پێوەشی دیارە بێگومان بە کوالیتێکەوە دیارە بەڵام کەینە سەر فیلم و کەینە سەر دراما و کەینە سەر شۆرت فیلم ئەو توانایەمان نییە بەداخەوە ئەگەر بۆ نمونە دیۆپیەک هەبێ حرمەتم بۆ هەموو هاوڕان هەیە ئەبێ هاوکارەکەی یا مساعدەکەی ئەو بێنین بۆ فیلمێک بۆ شۆرت فیلمێک بۆ درامە چونکە توانای ئەومان نییە کە دیۆپیە باشەکان کەین خۆشبەختانە کورساتی عزیز لەم ماوەیەکەوەی کە ئاگادارم درامایەکی بەرەمێناوە ئینشەڵا لە کوالیتێکی باشە چونکە چەندین کادری زۆر باشی تا کە هاوڕێمانن دڵنیام لەوەی کە کارێکی باشە بێ ئەمە جێگەی دڵخۆشیە. بەڵام ئەمە تەنها بە کورسات ناکرێت بە دەستگایەکی ڕاگەاندن ناکرێت ئەمە لەسەر ئاستی وەزارەتی ڕۆشنبیر و هەموو تەلەڤیزیۆنەکانی کە زەڕورەکە ئەمە هەریەکان بەلانی کەمەوە درامایەکی وا بەرهەم بێنێت کە کوالیتیەکی هەبێت ئەمە ئیتر بەدەل لە فیلم و لە کایەکانی تری بەرهەمێنان. زۆر باشە کاک بڕۆ تو بۆ خۆت دەرچووی بەشی شانۆیت بەڵام لە دوای ئەوەی کە لە پەیمانگەی هونەرە جوانەکان دەرچوویت هیچ کارێکی شانۆیت نەکردووە بە پێچوانەوە چەند کارێکی فیلمت هەیە. ڕاستە من لە پەیمانگەی هونەرجوانەکان 2010 کە تەخەڕوجم کردو دەرچووم زیاتر بەلای موڤا ڕۆشتم یەکەم کارم بە فیلمێکی دیکۆمنتەری دەست پێ کرد کە لەسەر مناڵانی تالاسیما بوو هەستم کرد زیاتر لەو کارانەوە نزیکم وەک لە کاری شانۆیی شان بەشان کارم کردو بەڵام زۆر کەم یاخود لە دەرەوە کردومە لە ناو هەرێمی کوردستانە ئەو کارانم نەکردووە بۆیە زیاتر حەزم لە بەرەمێنانی فیلم بووە کە سەرتاوە گوتم بە فیلمێکی دیکۆمنتەری دەستم پێ کردو دوجار بە چەند شۆرت فیلمێک کارمان کردو کە خەونمانەوەی ڕۆژ ڕۆژان توانین فیلمێکی درێژ بەرهەمبێنین ئەگەر تەمەن باقی بێ. بۆ هیواین ئەکتەرەکانت ئەکتەری شانۆن یان ئەکتەری سینەما پێم وابێ ئاماژەت بۆ کرد کە یەکێک لە ئەکتەرەکانت خاتوو سۆنیایە. خاتوو سۆما ببوورە ئەو خریجی هەم پەیمانگەی هونەرجوانەکانە بەشی شانۆ و دوجار خوێنێتەوە لە زانکۆی سلێمانی بەشی سینەما کە توانوێت تێبش تاو بکات و لە هەردوو بوارەکە کارەکات بەڵام ئەکتەری بڵین پیاوەکە یا باوکەکە ئەوە کەسێکی هاویە ئەوە نییە کە هیچ خوێندنێکی کرد بێ وە کوڕەکەی خۆشم کە تەمەنی 9 ساڵە ئەوە جارە هیچ هینێکی نەکردو و تەنها لە چەند کارێکی ڕکلام ئەوانەیە ئەزمموی بۆ پیا کردو خۆی ئەزمموی کردو لەمە توانیمە جارێکە بەکاری بێنمەوە بۆ فیلمەکە. زۆر باشە بەنیازی لەکوێ نمایشی بکەیت و چۆن نمایشی بکەیت؟ وەڵا بەنیازین ئەوەی کە لە فستیڤالەکانەوە بە تایبەت حەزەکەین لە سلێمانی وەکو یەکەم نمایش وەکو کارەکانی تریشمان حەزەکەین یەکەم جار لە سلێمانی نمایش بکرێت دو بە دوای نمایش دەزەکەین بە بڵاوکردنەوەی فیلمەکە لە فستیڤالە جیهانیەکان و وڵاتانی دراوسێ. زۆر باشە بەخێرهاتی دووبارە زۆر سوپاس دەکەم کە ئێوارەیە لەگەڵ ئێمە بووی زۆر بەڕێز بڕوا کامیل ئەچار سوپاس کە لێرە بووی. سوپاس بۆ بە هیوای سەرکەوتن.